از خازم بالا بشین مسر نوچه هرینو تایبت بروداوه وزارت درفه امریکا بروداوه گوت او اعتراف بحكومة نيا سوريا ناكن دما كده نبويا دهروشكو قوتيا بكينانا حكومة سوريا بينغافكا بوزيتيفا يا أرينيا هفكار ما ديار كردا دج واشنطن هورجليان دتما بزانم بوتشي فاخفتنا وزارة درفة أمريكا وبوتشي فيدامي دا ديار تشتشي بويا كو حكومة سوريا قبيل ناكن شایان خۆتە زانی تاوەکو ئێستا ئەمریکا ئەو حکومەتەی لە سووریا هەیە وەکو دەسەڵاتدارێتی سووریا ناوەبات وەکو حکومەت ناوی نابات وەوان گوتویانە ئێمە سەری ڕەفتار و کردارەکانی ئەو دەسەڵاتداریاکەین بزانین چۆن ڕەفتارەکات بەپێی ڕەفتارەکان مامەڵە لەگەڵ ئەو دەسەڵاتداریاکەین ئەگەر بێت و هەنگاوەکانیان باش بێت و حکومەتێکی گشتگیر بێت و مافی پێکاتەکان بدەن و دژی گروپە تیرۆریستەکان بوەستنەوە نەبنا ڕەشە لەسەر دراوسێکانیان ئەو کاتە ئەمریکاش وردە متمانە بۆ حکومەتەکە تاوگاتە ئاستی ئەوەی کە دانی پێدا بنێت بەڵام وەکو ئێستا کە دان بۆ حکومەتە دابنێت وەکو حکومەتێکی کاتی سووریا دانی پێدانانێت وەکو دەسەڵاتدارەتی سووریا دەیان بێنێت کە ئێستا لە سووریا دەسەڵاتدارێتیانە واتە دژیان ناوەستێتەوە بەڵام وەکو لایەنی فەرمی دانیشان پێدانانێت ئەم نوچەیە قوڵێم ئەم هەواڵە لە دوای چیە هات لە دوای ئەوە هات کە حکومەتی نوێی سووریا هەوڵیاندا گۆڕانکاری بکەن لە تیمی تایبەتی خۆیان لە نەتەوەگرتوەکان خۆتەزانین تاوەکو ئێستا و تیمەی لەوێن ئەوانن کە لە سەردەمی بەشار ئەسەد لە دیارکراون ویستیان گۆڕانکاری بکەن و تاوەکو ئێستا نوێنەرێکی فەرمی لە نەتەوەگرتوەکان نییە بۆی ئەو گۆڕانکاریان بکەن چونکە نەتەوەگرتوەکان لە نێو ئەمریکا و ئەمریکا وەکو بڵێن میواندارەتی نەتەوەگرتوەکانی کردووە هەندێک ڕێنمایی تایبەتی بە نوێنەرایەتی سووریا داوە لە نەتەوەگرتوەکان سەبارەت بە ڤیزە یەکەم شێت کاتەگۆری ڤیزەکەی بۆ گۆڕیون لە کاتەگۆری یەکەوە بۆ سێ پێگوتن چونکە پێشتر ئەمە حکومەتێک بۆ چەندە حکومەتە ناشەرعی بوو بەڵام ئێستا گۆڕانکاری کراوە گۆڕانکاریان لە زۆری پێدانی ڤیزەکە کردووە و لە هەمان کاتدا تاوەکو ئێستا ڕێگەیان نەداوە کە کەسانێکی نوێ بە نوێنەرایەتی حکومەتی نوێی سووریا بێن لە نەتەوەگرتوەکان نوێنەرایەتی حکومەتە بکەن چونکە سیاسەتی ئەمریکا ئەوەیە تاوەکو ئێستا دان بۆ حکومەتە نەنراوە لەلایەن حکومەتی ئەمریکا و لەسەر ئاستی نێودەوڵەتی شەشتا ماوە دان بە حکومەتەکەدا بندرێت تاوەکو ئێستا حکومەتەکە حکومەتێکی کاتیە وە کۆمەڵێک هەنگاوی قانونی و یاسایی و دەستوری ماون کە بینێن بۆی بتوان حکومەتەکە بناسێنرێت لەسەر ئاستی نێودەوڵەتیدا بۆ ئەمریکاڵێت ئێمە تاوەکو ئێستا هیچ کیانێک وەکو حکومەتی سووریا ناناسێنین و ئەوەی پێشتریش بۆ ڕوودا تەنانەت تامی بروس سەنجارێک بۆ ڕوودا قسەی کردووە ئەڵێ ئێمە سەری ڕەفتارەکانی ئەو دەسەڵاتداریاکەین بزانین بە چه ئاراستەیەک هەنگاوانێت تاوەکو ئێستا هەندێک هەنگاویان ناوە بەڵام زۆر شتیش ماوە بیکەن ئەبێ ئەو شتانە بکەن ئەو کاتە وردە لەسەر ئاستی نێودەوڵەتی پێشوازیکرێت و سیاسەتی ئەمریکاش ئەگە گۆڕانکاری بەسەردابێت بەپێی ئەو گۆڕانکاریانە ئەگەر دانی پێدابنێن بێگومان هەندێک مەرج و ئالیەتی تایبەتی خۆیان ئەگەر دانیش پێدانێن ئەو کاتە هەڵوێستیی ڕوونیانە بێت سەبارەت بۆ دەسەڵاتدارەتی کە ئێستا حکمی دیمەشقەکات گەلێک سپاس بووتە دیارە بە بابەتێکی گەلێک دیارە گرنگە نافچەیە دیفچونێتە و مەڕوودا و هەلڤێرە هەولێرژی ئەکید دل سەر vê mijarê zêdetir hebin spas bû te nûket tu ji Washingtonê li gel min bûyî